بەڕێزان باز لە فەیک نیوزەکەین، باز لە هەواڵی درۆ و دەلەسە و چاواشەکاریەکەین، باز لە بڵاوکردنەوەی درۆ دەلەسە و چاواشەکاریەکەین لە کاتی ڕووداوەکاندا. بۆچی میدیاکان هەندێک جار میدیای گەورە، میدیای جیهانی پەنابەنەبەر درۆ و دەلەسە و چاواشەکاری شاردنەوەی ڕاستیەکان ئەم دیاردەیە تا چەندە لە جیهانە کاری لەسەر دەکرێت و دیاردێکی قێزەونە. گفتوگۆ لەسەرم پرس و باس بابەتاکەین بە میوانداری بەڕێز دکتۆر هەژان خالید پسپۆری میدیا. دکتۆر سڵاو لێبێ. زۆر سپاس. زۆر بەخێر بێ بەخێرات سەرچاو. دکتۆر ینی پێناسە باوەکانی فەیک نیوز چییە؟ بەڵام ئەوەی سپاس بۆم دەرفەتە لە کاتێکی زۆر باشە لە بەرەوەی بینین کە کۆمەڵێک ڕوودا و لە دەوروبەرمان ئەگوزارێت کە بەداخین ئێمە بۆ شێوازە لە میدیا ڕووماڵەکرێ بۆیە کاتێکی گونجاوە هیچ نەبێت چانسێکیەوەمانێ ئیشارەتیش بەوانە بین لە داهاتوە. فیک نیوز وەکو دەستەواژەیە کە بەکارێن ڕاستێکی دەستەواژەیە کە زیاتر لەلایەن سیاسیەکانەوە بەکارێنرێ بۆ دروستکردنی نیشانەی پرسیار لەسەر میدیا و پرۆفشناڵەتی میدیا. بەڵام لە ژێر چەتری دەستەواژەیەکی گەورەترە کە پێی وترێ تێکچوونی زانیاریەکان کە ئینفۆرمیشن دیسئۆردەرە و هەموو دنیا با بڵێن پێوێناڵێنێ و لە ژێر چەتری ئەو با بڵێن دەستەواژەیە کۆمەڵە دەستەواژی ترمانەیە منزمنیە میس ئینفۆرمیشنمانێ دیسئینفۆرمیشنمانێ زانیاری هەڵەمانەیە زانیاری چاواشەکارمان هەیە هەواڵی ساختەمان هەیە و چەندین چەمکی تر بە تایبەتی لەگەڵ هاتنی زیرەکی دەستکردی شا ڕۆژ بە ڕۆژ زیادەکەن. بۆیە ئێمە ناتوانین بڵێن فیک نیوز ینی بەتەنیا ئەکرێت پێناسەیەک بێت بۆ ئەو زانیاریانی کە بڵاوەکرێتەوە و ناڕاستن، بەڵکو ئەگەر بینە سەر جۆرەکانی ورتری بکەینەوە ڕەنگ بێت فیک نیوز جوستێکی بچووکی بێت کە بە مەبەست لەلایەن لایەنێکی دیاریکراوەوە بۆ لێدانی کەسی بێت یان لێدانی معنەوی بیان لێدانی سیاسی بێت بەرامبەر بە لایانی بەرامبەر ئەنجامەدرێت و بڵاوەکرێتەوە. دکتۆر ئەنی ئەماژت بۆ کرد بۆ لێدانی کەسیە لە ڕووی سیاسی و مانەویەوە یان هەر جۆرێکی تر بێ، بەڵام بۆ میدیا گەورەکان پەنابەنەبەر ینی درۆی زۆر ئاشکرا دۆر لە ڕووی بینەران ینی درۆیەک کە ناشاردرێتەوە. بەڵێ خۆی ئەگەر ئێمە باسی بکەین ئەمە بە درێژایی مێژوو بە تایبەتی لە جەنگی جیهانی یەکەم و دووەمە ئیتر میدیا گەورەکان دەستیان کرد بە بڵاوکردنەوەی پرۆپاگەندە و هەواڵی ساختە بۆ لێدان لە یەکتر. بەرژەوەندی لە پشتی هەر میدیایەکەوە بەرژەوەندی سیاسی بێ، بەرژەوەندی ئاینی بێ، بەرژەوەندی ئابووری بێت و نەبوونی یاسایەک بۆ ڕێخستنی کاروباری ڕۆژنامەوانی و نەبوونی بەرپرسیارەتی ئیتیکی هەمووی زەمینە سازیەکەن بۆی نەک تەنها پەیجەکان و سۆشیال میدیا بکەونە بڵاوکردنەوەی فیک نیوز، بەڵکو میدیا گەورەکانیش پەنای بۆ بەرن. چکە بیرمان نەچێت کە تۆ غیابی یاسا و هەبێ، کە تۆ غیابی ئەخلاقی و هەبێت، کە تۆ میدیا تووڵێک بێت بۆ لێدان لە یەکتر. بە تایبەتی لە هەرێمی کوردستانە ئێمە میدیا بە تەندروستی لەدایک نەبووە تاوەکو ئێستا بتوانێت ئیشە ڕاستەقینەکەی خۆی بکات کە گەیاندنی زانیاری ڕەوان ڕاستە بە خەڵک وەک خۆی بە بێلایەنانە و بنەمە ئاکاریەکان جێبەجێ بکاتیایە. بۆیە لە هەموو دنیاە کە هەیە بەرژەوەندیەکان ڕۆڵەگێڕن لە پشتیەوە و میدیا هەمیشە مەکینەیەکیش بووە، بەڕاستی مەکینەیەک بووە. من دایمە چمەوە سەر ئەو مۆدلی نۆم چۆمسکی کە باسیەوە کات میدیا چۆن مەشینی بەرهەمێنانی پروپاگەندەیە و لە ژێر هەژمونێکە ئەم زانیاریانە ئەیا بە خەڵک و ئەم زانیاریانە کە تێپەڕە بن بە چەندین فلتەراتیە پەڕن، بەڵام ئەوەیە گاتە لای خەڵک بەڕاستی تا ئەگاتە لای خەڵک حەقیقەت نامێنێت، ڕاستەقینە نامێنێت و ماکیاژە کرێت. ئیتر لە ڕووی تەکنیکیەوە بێت، لە ڕووی زانیاری خۆیەوە بێت، لێنزی کامێرەکان گۆشەکان بگۆڕن، پیشاندانی دیوێت بێت و شاردنەوەی دیوێکی تر بێ. بۆیە میدیا گەورەکانیش مەینستریم میدیاش بێبەری نییە لەوە و ئەگەر زۆر بە ئاگاداریەوە تعاملی لەگەڵ نەکرێ ئەگرێت لە دەرەنجاما وتاری ڕقوکینی لێبەر هەم بێت وەکوی کە ئێستا گوزارێت میدیا عەرەبیەکانی کەن بەرامبەر بە کوردانی ڕۆژئاوا بە تایبەتیە جەزیرە و حەدەس کە لەم ماوەیەشە
چەندین ڕۆشنبیر لە هەرێمی کوردستانە مووقیفی خۆیان نوان و لە نێوانیانە سنتەری میترۆ مووقیفی خۆی نوان و ئیدانەی ئەوەی کرد کە ئەم شێوازە لە ڕووماڵکردن شێوازێکی تەندروست نییە، شێوازێکی پرۆفیشنەڵ نییە و ئەکرێت لێکەوتی خراپیە بێت تەنانەت تا ئاستێک مێژوو بشێوێنێت بە تایبەتی لەو ناوچانەیە کە ئەبینین خەڵکانێکی زۆر مێژوویەکیان هەیە، کەلتوری جیاوازیان هەیە، پێویستە بە ئاشتەوایی بژین، بەڵام بینی میدیایەکی گەوری وەکو جەزیرە کە بانگەشەی ئەوە ئەکات بنەما ئاکارەکانەوە پابەندە یەت ئاگر لە دۆخەکە بەرات و زیاتر بابەتەکە قوڵەکات. دکتۆرانی بۆ نمونەباسی جەزیرە و کردیان نمونەمان بینیوە لەم چەند ڕۆژەی هێرشەکان بۆ سەر داگیرکاری با بڵێن شێخ مەقسوود، بیانی بینیمان کە چەندە لایەنداریەکە و چەندە درۆی گەورە و ئاشکراکە. ئەی بۆ منە چەندانێکیان باس بکەین. ینی ئاژانسی هەواڵی قەتەر ئاژانسی ڕسمی وڵاتەکە جگەل لە کەناڵی جەزیرە ینی چەندین ڕێگەی بەکارهێناوە بۆ نمونە باز لەواکە کە ئەوە هێزەکانی سوورای دیموکراتە دەستیان بە دەست درێژی کردووە، ئەو هێزەکانی سوورای دیموکراتە دەست درێژەکەنە سەر خەڵک، ئەو هێزەکانی سوورای دیموکراتە با بڵێن بارەگا حکومیەکان ئەسووتێنن، ینی بە شێوازێک ئەم قسانەکە و بە پەپولە پیشاندان بە فریشتە پیشاندانی جێشی سووری، ینی ئێمە هەر کوردێک هەست بەمە دەکە وار میلەتێکی تر نەگەوە هەر ئینسانێک کە هەستی مرۆڤایەتی تیابێ دەبینێ کە ڕێک پێچەوانی ئەم قسانە 100%. ینی سیاست دەگاتە ئاستێک کە ئاوها ئینسان 100% شتەکان پێچوانەکاتەوە. بەڵە بە دڵنیاییەوە خۆی ئەم بابەتە بابەتێکە کە ڕەبتی هەیە بوو گرژی و پێکدادانانی کە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی باڵێن ئیقلیمیەوە لە ڕووی نێودوڵەتیەوە لە ناوچەکەیە هەیە، بەڵام ئێمە گەربینە سەر میدیا من وەکو پسپۆر تەنها لەسەر میدیا قسە بکەم بەڕاستی ئەمە بەشێکە گەڕێتەوە بۆ ئەوەی کە پێوەرە پیشەیەکان وەک خۆی جێبەجێ ناکرێت. بۆ نمونە کە باسی ئەو هەواڵانە ئەبینی بە لێنزێک پیشانە درێت کە دەنگی کورتیایە دیارە زیاتر ئۆفیشەڵی بە سووریەکان ئەوانی کە لە سوپای سووریان دەنگیان هەیە لەم ئاژانسانەیە و لێدوانیان لێوەرەگیرێت کە ئەوەش بە شێوازێکی ڕێکخرا و زانیاریەکان لە مەساڵحی خۆیان و شەڕەکە ئەگوازنەوە و ئەڵێن بۆیە ناهاوسەنگی لە بوونی دەنگەکانە پەراوێستخستنی کەیسەکە دۆزەکە وەکو دۆزێکی مرۆڤایەتی کە ژنی تایە مناڵی تایە بێسەر و شوێنبوونی تایە با بڵێن ئاوارەبوونی تایە کە تۆ ئەم بۆعدەی ئیحتیمامی پێنەیی کە بۆعدە ئینسانێکیەتی و ڕۆژنامەوانی خۆی بۆ ئەوە دروست بووە کە دەنگی ئەو کەسانە بگەێنێت کە بەڕاستی زوڵم لێکراون و بێت ببێ بە مەشینی پیشاندانی شەڕی سیاسی و گرژی و ئاڵۆزیەکانی ئیتر لە ڕووینەتەوەی و لە بینی کووردا بێ لە بینی عەرەبا بێ. ئەمە چی دروستەکە ئەو فەزای دروستەکە و ئەو فەوزای دروستەکە کە ئێستا لە میدیاکانە هەیە و ئەو لە بەرامبەری شاتۆ ئەبینی کاردانەوەی خراپ هەیە. دوێنێ هەر بە هاکەزایی سەیرێکی سۆشیال میدیای کوردی بکردایە لە باشووری کوردستان ئەو بینی گوتارێکی ڕقینە هەبوو لەوەی کە کرێکارە سووریەکان دەربکرێن پێویست ناکە ئەو خواردنگانەی کە خاوەنەکانیان خەڵکی سووریان لە هەرێمی کوردستانە شوێنیان بمێنێت لە کاتێکە ئێمە زۆر بەباشی ئەزانین کە خەڵکە ئاساییەکە سیڤل نابێتەوە بگرێنرێت لە کێشەکان بەڕاستی تۆ ئەوی ژۆکو تو عنیمە ڕگە دیسان ڕێسیزمامەش دیسان دروستکردنەوەی گوتاری ڕقوکینەیە کە لە دەرئەنجامە کاردانەوەیە کە بۆ ئەو مەسجانەی بۆ ئەو پەیامانی کە لە میدیا عەرەبیەکانەوە سەبارەت بە کوردەکان بڵاوکرێتەوە ڕنگ بێت تۆ نیەتێکی باشە هەبێ هەڵوێستێکی باشە هەبێ مووقیفێکی جوان بنوێنیت کە ئەمە ئەڵەی بەڵام نازانی لە کۆتاییە ئەکرێت تۆ مناڵەکانە فێری ئەو بکەی کە چۆن یەکتری قبول نەکەن ئاینە جیاوازەکان قبول نەکەن نەتەوە جیاوازەکان قبول نەکەن و ئەمە خۆی سەرکێشێ بۆ شەڕێکی درێژخایەن کە مرۆڤایەتی لەوەتی هەیە خۆی خواردووە بەوە ناڵانوێتی. دکتۆر ینی بگەڕێنەوە بۆ هەندێک لەو فێک نیوزانەی کە لە سۆشیال میدیای عێراقیدا ینی شخصیەتەکان زۆر پەنابەنە بەر فێک نیوز بە تایبەت ئێستا لە سەروبەندی پێگەێنانی پرۆسەی حکوومەتین دەستنیشانکردنی سەرۆکایەتی کۆماری نەچەند ڕۆژی ڕابردووە ئێمە لە سۆشیال میدیای عێراقی ینی هەواڵێکمان بینی فێک نیوز ینی هەواڵێکی درۆ بڵاو کرایەوە ینی هەواڵەکە خۆی بۆ نمونە ڕووداوێک ڕووەدا هەیە بەڵام تۆ دێی سیاغی دەکەیتەوە بۆ شێوازی کە خۆ دەتەوێت ئێمە چەندە پێویستە هۆشیار بین بڕوا بە هەموو هەواڵێک نەکەین مەسەلەن
هەواڵێکی سەرۆکایەتی کۆماری عێراق بوو با من باسی بکەم هەواڵێکی سەرۆکایەتی کۆماری عێراق بوو چمە سەر پێیجە فەرمیەکەی سەرۆکایەتی کۆماری عێراق بووی ئەم بۆ بەڕێزێت بەڵەوەی گوایە سەردانێک بوو شێوێنرا بوو باواڵەکەەوە خۆی باسکەین هاوکارانم مۆبایلەکەمان پیشان بن شاشی مۆبایلەکە بۆی هەواڵەکە بدۆزینەوە هیچ چەند ڕۆژێک لەمەوە بەرە بۆیە بابەتی ئەو جۆرە هەواڵی کە باسیەکەیت کاکڕانکۆ تەبعاً زۆر باوە زۆر شایعاوەیە کە تۆ زانیاری ئەمە هەواڵەکەی بەڵێ بوونی هەیە خۆی ئەمە هەواڵەکەی نووسینگە ڕاگەاندنی سەرۆکایەتی کۆمار ئەمە هەواڵی بڵاو کردوێتەوە دەڵێ سەرۆک کۆمار دکتۆر لەتیف جەمال ڕەشید و خانمی یەکەم شاناز ئیبراهیم ئەحمەد دەڵێ چوارشەممە ئەمە چوارشەمە بڵاو کراوەتەوە 5 ڕۆژ لەمەوبەر لە حوتی کانونی دووەمی 2026 بە سەردانێکی فەرمی بەرەو قۆبرس بەڕێکەوتن لەسەر بانگشتی سەرۆکی قۆبرس بەڕێز نیکۆس کریستۆ دۆلیدیس بۆ بەشداریکردن لە ڕێوڕسمیکردنەوەی سەرۆکایەتی قۆبرس قسەکە لەسەر چییە؟ ئەم دانیشتنە ئەمە ینی پێیجی نووسینگە ڕاگەانی سەرۆکایەتی کۆمار خۆی بڵاوی کردوێتەوە ئەم وێنێش بە دیاری کراوی هۆکاران مەگەر بێنە پێشەوە وێنەیە ئەلمی یەکەم و سەرۆک کۆماری عێراق پێکەوە دانیشتون لە بەشی VIP فڕۆکەخانە چاوەڕی فڕۆکەکە دەکەن دواتر لە سوشیال میدیای عێراقیە دکتۆر وا بڵاو کراوەتەوە کە گوایە وەکو تەنزێک و جۆرێک لە تەنز بڵاو کراوەتەوە و ینی گوایە گفتوگۆ لەسەر بابەتێکی جیاوازکردەوەیە ینی ئەم درۆ دەلەسانە بۆ لە کاتێکا پەیجێکی فەرمی سەرۆکایەتی کۆماری عێراق خۆی وێنەکەی بڵاو کردوێتەوە خۆی دەڵێم دانیشتە مەسەلەن کاتی بەڕێکەوتنیانە بۆ دەرەوە خۆی لە ڕاستیە ئێمە ڕێک ئەو نمونەیە توانین بکەین بە مۆدلێک بووی کە بزانین ئەمە کە ڕوئەیات لەو حاڵەتە چی بکرێت چکەگەر ئێمە بڵین ئەمە ڕوونایەت خراپتریش ڕوئەیە بەسیترین نمونە و پێ بڵم هەر لە ئێستا لە یەکێک لە تۆڵەکانی زیرەکی دەستکرد لە ChatGPT ئەتوانی وێنەی خۆتی بیتێ پێی بڵیت هاوسەرێکی نمونەیم بۆ بدۆزەرەوە مناڵەکەم خەرەپاڵمەوە یعنی بە شێوازێک بۆ دروستەکات کە تۆ تەسەور نەکراوە یعنی تەسەور نەکراوە لەوەی کە لە ڕاستی جێ بکەیتەوە بۆ یەکە کار گەشت بێتە ئەوە بەڕاستی ئەمە کۆنا یعنی ئەم با بڵین استراتیژیەتی بڵاوکردنەوەی فیک نیوز بەڵێ لەبەرەوەی ئێمە ئەبینین زیرەکی دەستکرد هەیە ئێستا یعنی ئێستا کرێت ئەو وێنەیە بە ئەنواع شێوە لە لۆکیشنی بۆ دروست بکرایە بە ڤیدیۆ بە جوڵاوی وا پیشان بدرایە بۆ خەڵک کە شتێکی ڕاستەقینەیە و خەڵکیش بەداخەوە بڕای پێ بکات بۆیە گرنگ ئەمەنێت پێشەکەوێت ئەم بوارە گرنگ ئەوەیە بزانین چی بکرێت لەبەری کاتی بەرنامەکەش دیارەوە سیاسیەک بۆ لێدان لە سیاسێکی تر ئەگەر هەواڵێکی لەم شێوەیە بکە حیزبێک بۆ لێدان لە حیزبێکی تر هەواڵی لەم شێوەیە بکە خۆمە کۆتایینی و بیتر بەردەوام ڕۆژانە دەیان هەواڵی لەم شێوازە درۆ دەلەسە دەبینین بڵاو دەکرێتەوە چەندە گرنگە یعنی وڵاتی جۆرێک لە وەشیاریە بێ لە خۆیەوە هەواڵ بڵاو نەکاتەوە ئێستا تۆ توانی گرافیکێکی من دروستکەی و بڵێ ڕانکۆ بەکرد پێشکەشکاری کورسات قسەیەک دوو نقطە گرافیکێکەر بە مۆبایلەکەی خۆ دروستێکی بڵاوکەیتەوە ئەکرێت دەیان هاوڵاتی تر لای خۆیانەمە بڵاو بکەنەوە ئەمە چ جابگا بۆی کە بۆ سیاسیەکان بۆ سەرۆک کۆمار ئەم بابەتە طبعاً لە وڵاتانی دەرەوە بە تایبەتی لە وڵاتانی ئەوروپیا لە یەکێتی ئەوروپا بەخاص ینی خاصەتەن ئیشی لەسەرەکرێت لە چەند گۆشەیەکەوە یەکێک لەو گۆشانە کە بەڕێزە باسە کرد بەسەلەی بڵاوکردنەوەی هۆشیاریە مەسەلەی بوونی خوێندەواری و هۆشیاریە لە بواری میدیای خوێندەواری میدیایی چونکە ئێمە بڵین تو نەڵیت ئەو تەکنۆلۆژیایی کە پێمان گەشتووە ئەو چوونە سەردەمی دیجیتاڵیەوە بۆ هەرێمی کوردستان جیاوازترە لە وڵاتانی ترواتە بە تایبەتی لە وڵاتە پێشکەوتوەکانە ئێمە بە شێوازێکی سروشتی و ستێپ بای ستێپ نەچوینە ناو ئەم قۆناغەوە لە پڕێکا دایک و باوکمان تیکتۆکی بینی بازدانەکە بازدانێکی زۆر گەورە بوو بۆیە گرنگە هۆشیاری بڵاو بکرێتەوە لەسەر ئاستی خوێندنگەکانەوە
لە ڕەوزەکانە لە ڕێگەی ئەنجامدانی سیمینارەوە چونکە تۆ بڵێ تو نەڵۆی نەخۆشیەکار هەیە بەڵام تۆ چۆن خۆپارێزیەکەی چۆن خۆتە پارێزی لەوەی کە جارێکی تر نەبینی بە بەرهەمهێنەرەوەی بڵاوکردنەوەی ئەو زانیاریە ناڕاستە ببی بە بەشێک لە پرۆسەی درۆدەلەسە و یا على الأقل ئەگەر بشبی بەشێگلی من دایم مەڵێم بە خوێندکارەکانە مەڵم ئەگەر بوشن بە بەشێک لە مەشینی بەرهەمێنانی ئەو درۆدەلەسەیە با بزانن کە بەشێکن لی نەک ینی حاشا لە ڕووی تۆ بینەران گێلانە بچیتە ناو پرۆسەکە و بەکاربێنری کە على الأقل بەکاریژێنرای ئەبێ بزانێ کە بەکارهێنری هۆشیاری ئەو هەبێت بەکارهێنری بابەتێکی تر مۆزوعی یاساییە بەڕاستی من لەگەڵەوەیان ئەم یاسایە طبعا لە هەرێمی کوردستانە دەستبردن بۆ یاسای ڕۆژنامەوانی بابەتێکی زۆر حساسە لەبەرەوەی دای مەڵێیانڵە چاکی مەکە با خراپ نەبێت لەبەرەوەی ترسێک دروست بۆ لەلایەن کۆمەڵگەی با بڵێن ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و ڕۆژنامە نووسانەوە کە یاساکە گەر دەستکاری کرێ خراپتر بکرێ بەڵام ئەو دا یاسایە لە کاتێکا دەرکراوە کە ئێمە لە ڕووی دیجیتالیۆنە پێشکەوتو نەبووین ئێمە ساڵی 2010 یاسایەکە پێویستی بە هەموارکردنەوەی بە شێوازێکی ینی با بڵێن باشترکردنی یاساکە بگونجاندنی لەگەڵ باروکومەڵاتەکانیش بگرێتەوە وڵاتەکان ناکە بەڵام بەداخەوە ئێمە ناشتوانین وەکو کەسێکە لەم بوارە ئیشەکەین ئەمەش بوروژێنین لەبەرەوەی ئەترسین لەوەی ئازادیەکان بەردەست بکرێتەوە لە بریەوەی کە بۆ ڕێخستنی بوارەکە بێت و بۆ نمونە بۆ ڕێگریکردن بێیان ڕوبەڕبوونەوەی زانیاری ناڕاست و چاواشەکارانە بێت بابەتێکی تر بەڕاستی بابەتی تەوعیەیە لەسەر ئاستی مامۆستایانی ئاینی لەسەر ئاستی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لەسەر ئاستی میدیاکان خۆیان یەکێک لە یونتە زۆر گرنگەکان کە ئێستا لە وڵاتانی دەرەوە ئیشی لەسەر ڕێ فاکتچەکینە یونتی تایبەتیان هەیە بەشی تایبەتیان هەیە ڕۆژنامەنووس بووی نەکەوێتە هەڵەوە لەم فەوزایە بۆیە بەشێکی دیاریکراویان هەیە لە ڕێگەی توڵی دیاریکرا و وێبسایتی دیاریکراوە تۆ گەروێنەیەکە بۆ بێ دروستکرااو بێ ئەیی بەو وێبسایتە بە دقیقی ئەمە ڕاستە یان درۆیە بۆیە ئەم شێوازانە شێوازی جیاوازن ئەکرێ بەکار بێنرێن و ئێمە کوتم لە سەردەمێکی شانەکرێ زیرەکی دەستکرد خۆی هەرێکێک بێ لە تۆڵەکان چۆن زانیاری ناڕاستی لە ڕێگە و بڵاوکرێتەوە ئەکرێ فاکتچەکینی لە ڕێگەوە بکرێت و تۆر ئەژان خالیل پسپۆری میدیا سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنت سپاس بۆ ئێوە سپاس بە خێراتی خۆشەویستان بەرنامەی پرسی ڕۆژتان پێشکەشکرا تا پێتانەگەینەوە کاتێکی خۆش خواتان لەگەڵ